داوای لێبڕن نەکەین ببورن. سڵای خۆی گەورەتان لەبێ هاوڕێنی خۆشەویستم، هاتمۆلاتان بۆ ڤیدیۆیەکی نوێ. ئێمە ئەمڕۆ هاتوونەتە دوکانی سەرەوانێ بەتەماین بڕۆین بۆ نیشتمانی نەورەستەکان، ماڵی نەورەستەکان. پشت بەخوا ئەگەر بتوانین بگەینە شوێنی مەبەست ڤیدیۆی تایبەتان بۆکەم. ئێوە لەگەڵمان بینەر بن تا ڤیدیۆی جوانتان بۆ گوازمانێ. جارێ ئێمە بەخێر، ئێوەش بە سەلامەت. ئەوش مەمە کۆژینی خۆشەویست نەوێستمان بچین بۆ دوورگەی نەورەستەکان، بەڵام بەهۆی ئەوەی کە لێرەوە تا دوورگەی نەورەستەکان $200 تێچێت لا ئێمەوە تێچووی زۆر بوو، بۆیە بەڕێماندا بچین بۆ تاگەی بوو. بسم الله بەرایان برایان بەس خاو بڕێ باشە خۆشەویست. هاتا خاو بڕێ باش وەڵێ هاوڕێنی خۆشەویست بەشێکێکەکەمان بڕیەوە بەدەستە جان تێکمە بکە لە درستم خۆشەویستن. ئێمە گەشتینە تەنگی بۆ کوزاوە، بەڵام بەهۆی ئەوەی کە گۆرانی لەسەر دانرابوو لەلایەن هاوڵاتیەکەوانێ ئێمە نەمانتوانین سوود لە دەنگی تۆمارکرای خۆمان وەرگرین و دەنگی کۆپیکراوەماندانە بەداوای لێبرنەوە. گرنگە کاتێکیتی ئێرە بەجددی پێڵاوی شاخەوانیت لە پیا بێ بۆ ئەوەی باشتر ڕۆیتە سەرەوە. بەس بەجددی پێڵاوی کەشخێتین لە پێ ناتم بۆ دوورگەی نەورەستەکانی تر قسمە دوا بوو کام ڕۆ نەچینەوێ. بەس پشت بەخوا ئەچین
لە ڕۆژانی داهاتووە لە بەڵێ هاوڕانی خۆشەویست ئەمەش تەنگی بگوزاوە بوو طبعا ئەم تەنگە تۆزە لێرە تەسکەوێتەوە لەناو یەک تۆستە فراوانە بێت تەوان بە شاخەوانی ئەتوانین بۆی بێت لە نزیکی خەلەکان و داخەڵەوی لێو بە پێ تۆزێکیتە ناوی ترێکیتە ئاوەکەوتر بە مەلە هیوایە بە چووپی وایە یەدەتان نزیکانێ بەس پێوی تۆزە دوو درێژە ناگەیتەوە ئێرە هەتا گەیتەوە ئێرە زۆری پێچێ ڕاستیوانی کیان زۆر داغەتیان نێبێنە بەرەوەیدا بێشتەوە ئێرە هەر بێ بگەڕیتەوە لەبەرێکی هیچی لێ نیە باتۆ بۆ لای دوکانەوە پاسەخۆ ئەو خەڵکانی کێن بە پێڕۆنەوە بەرەو لای پاسەکان شوێنێکی زۆر تایبەتە بەداخەوە گۆرانێتێکیەوە ئاراڵا گۆرانە سەری لە وەزعەکە شێوانەوە لەگەڵمان بێنەوە تا کۆتایی ڤیدیۆ هاوڕانی خۆشەویست بەڵێ هاوڕێیانی خۆشەویست دەچینەوە بەرەولای بەڵەکەمان و تا گەڕێنەوە بەرەو ماڵەوە تەقەنە گۆرانیە زۆر وەزعەکە ئێمە تێگاوە بەداخەوە شكرا ياك دقيقة هاي دقيقة بس في المسلسل هسه شوي صور طاو والله هاوڕانی خۆشەویستم باش شکر گۆرانەی کوژانەوانێ ئەمە تا بردەوە دەتەنگی بوو گوزاو بە جێڕێنەوە گەڕێنەوە بۆ شوێنی خۆمان لەگەڵمان بێنەوە تا کۆتایی ڤیدیۆ خۆوانە وای لێ کوژانەوە ولا ما ناس اعلى شرع اعلى بيته اعلى موديل معنا بێچارە کردم دەرسوتاوە لەوێدایە زۆر لە فدبادەی شاکێنێ بە چۆسان و بەوێیەدەم دانجی بولبول و قمری دێدا نیوە شەوێدایە دێڵ بە لێو ئایا لێ بەندە بۆیە شێر بۆ بدڵێکی پر لە خێنەوە و دەنگی قرینگان دێن لە هەوای دڵێن کوستان چین دێنەوە شەو داوەتیان تێکڕادەکرد لە بەدەستایان زایان جوان و پایە بۆ شیرینە و کێژی کوردستان
بەڵ هاوڕێیانی خۆشەویست ئەوەی دینیشتان تەنگی بوو کوزاوە بوو یادارم توانین بێتم بڵۆگی جوانە بۆ ئەو گواست بەتوانێت تا کەشتێکی تر و بڵاکێکی کرد سپاردەی خوابن خاتان لەگەڵ ڕێزق و بەڵ فەرمونون تا گەشتێکی تر